سڵاو ئەو کاتتان باش بەڕێزان زۆر خۆشحاڵم بۆ وانەی سێم دووبارە لەگەڵتانم هیوادارم سوتان لەوانەکانی ڕابردووم وەرگرتبێ و بەردەوام بن لەسەر خۆفێرکردن و فێربوونی زمانی ئینگلیزی کە ماندووبوونەکەی بۆ من و سوودەکەی بۆ خۆتانە. ئەمڕۆ کۆمەڵێک بابەت ئاماژە پێ دەکەین دەربارەی شوێن کە لەکوێ دەژیت. سەرەتاش بە ناوی وڵاتەکان دەست پێ دەکەین. countries واتە وڵاتەکان. ناوی هەندێک لە وڵاتەکانم بۆ نووسیون بە زمانی ئینگلیزی کە ڕۆژانە بەکاریان دێنین و گرنگن لە ژیانی خۆماندا. وەکو لە پێچاوتاندا دیارە some countries یعنی هەندێک لە وڵاتان، یەکەمیان the United States و the US واتە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەوەی بە کوردی پێی دەڵێن ئەمریکا. دووەمیان the United Kingdom و یان the UK و Great Britain یان GB واتە شانشینی بەریتانیا. وڵاتی سێم ئوسترالیا واتە وڵاتی ئوسترالیا. چوارەم فرانس واتە فەڕەنسا. پێنجەم سپین واتە ئیسپانیا. کوردستان بە هەمان شێوە کوردستان. برازیل وڵاتی بەرازیل. عێراق وڵاتی عێراق. پاشان چۆن پرسیار لە کەسێک دەکەیت کە خەڵکی کوێیە یان چۆن وەڵامی پرسیارێک دەدەیتەوە کە لێت دەپرسن خەڵکی کوێیت. بۆ پرسیارکردن دەربارەی ئەوەی کە کەسێک خەڵکی کوێیە بە زمانی ئینگلیزی دەڵێ where are you from. where نیشانەی پرسە بۆ واتای ئایا بۆ پرسیارکردن لە شوێن. r کردداری لاوازە. you واتە تۆ. from where are you from هەمووی بەسەرێکەوە واتە ئایا تۆ خەڵکی کوێیت، لەکوێوە هاتوویت، خەڵکی کوێیت. وەک نمونەیەکیشم پیشان داوم لێرە وەکو دیالۆگێک خستومەتە بەردەستە. کەسێک لە کەسێکی دیکە دەپرسێ where are you from سارا، ئایا تۆ خەڵکی کوێیت سارا. ببورن لە زمانی کوردیەکەدا نیشانەی پرسیار و نوکتەوە هەندێک جار کێشە دروست دەکات، بۆیە تەنیا نوکتەیەکم داناوە، بەڵام لە شێوازی پرسیارکردنەکە دیارەکەەوە پرسن نەک ڕستەکی سادە دەبێت. لە وەڵامدا سارا دەڵێ I'm from Spain من خەڵکی ئیسپانیام. where are you from تۆ خەڵکی کوێیت. بۆی گفتوگۆگە بەردەوامی پێ بدە، ئەویش لە بەرامبەرەکەی دەپرسێ کە ئەو خەڵکی کوێیە. ئەجێ I'm from کوردستان from ئاربیل واتە من خەڵکی کوردستانم، خەڵکی هەولێرم. دەتوانی شارەکەشت بەم شێوەیە نیشان بدەیت کە تۆ لە شارێکەوە هاتووی، بەتایبەتی شارە گەورەکان. ئەمە وەکو لە پێشتر باسمان کرد where are you from بۆ کەسی بەرامبەر واتە قسەکەرێک و گوێگرێک هەیە، تۆ ئەو کەسەی قسەی لەگەڵ دەکەی بە you ناوی دەهێنی واتە تۆ خەڵکی کوێیت. کاتێک کە تۆ لەگەڵ کەسێک قسە دەکەی دەتەوێت دەربارەی کەسی سێم بزانی، کەسێک کە لەوانەیە لەو سەرەوە دانیشت بێ یان چوزانم لە شوێنێک تۆ دەیبینی، بەم شێوەیە پرسیار لێ دەکەی. هەمان پرسیارە تەنیا بکەرەکە، تەنیا ئەو کەسێک کە پرسیاری دەربارە دەکەی دەگۆڕێ. ئێمە بۆ پێشتر گوتمان where are you from واتە تۆ خەڵکی کوێی، لەبەر ئەوە you وەکو ڕێز لە وانەی یەکەم باسمان کرد کە ئاڕی لەگەڵ بەکاردێنین، بەڵام کاتێک کە لە کەسێکی تر بپرسین کە لە دوورەوە بێ دەڵێن where is he from واتە ئەو کوڕە خەڵکی کوێیە، یان where is she from واتە ئەو کچە خەڵکی کوێیە. گوتمان هی بۆ کوڕ، شی بۆ کچ بەکاردێت لە زمانی ئینگلیزی، کە لە کوردیدا ئەو جیاوازیە نییە. where is he from ئەو کوڕە خەڵکی کوێیە. لە وەڵامدا ببورن لێرە دەبێت
ئەوە نوکتە بێ لە وەڵامدا he's from Japan واتە ئەو خەڵکی وڵاتی ژاپۆنە where is she from ئەو کچە خەڵکی کوێیە she is from Mexico ئەو خەڵکی مەکسیکە and her name is Sandra و ناوی ئەویش ساندرایە کەسی وەڵامەکەی داوەتەوە وەڵامەکەی کەمێک درێژ کردوێتەوە ناوەکەشی ئاماژە پێکردو بۆی کە ئەو کەسە دەناسێ اینجا تۆ دەکرێت لە کۆمەڵی خەڵک بپرسی کە ئەو خەڵکانە خەڵکی کوێن where are they from ئەوانە خەڵکی کوێن they are from England ئەوانە خەڵکی ئینگلتەران خەڵکی ئینگلاندن they are English ئەوان ئینگلیزن ئێمە لە پێشتر باسی ئەومان کرد کە بە شانشینی بەریتانیا دەڵێن یونایتد کینگدەم وڵاتی ئینگلاند یەکێکە لە وڵاتەکانی ناو بەریتانیا بۆ دەتوانین بەم شێوەیەش بەکاری بێنین ئەمانە خەڵکی ئینگلاندن خەڵکی ئینگلتەران زیا ئینگلیش نەتەوەیان ئینگلیزن لێ وەک دەبینن بە نیشانەیەکی زەر تێبینیەکیشمان بۆ خستوونەتە ڕوو he is دەتوانی کورتیکەیە بڵێ he's she is دەتوانی کورتیکەیە بڵێ she's ئەمە لە کاتی بەکارهێنان بۆ زمان بۆ ڕادەی بەکارهێنانی ئینگلیزیەکەت لێڤڵی ئینگلیزیەکەت بەرەو پێشتر بەری دەتوانی بەم شێوەیە کورتی بکەوە زیاتر زمانەکەت وەکو ئینگلیز زمانێک دەردەکرێت ئەگەر بڵێ بۆ منە where is he from ڕاستە کێشەیەکی نییە و دەتوانین بڵێ where is he from هەردووشیان هەر ڕاستە دووەمیان کورتکردنەوەیەکی تێدا زیاتر لە ئاخاتندا زمانی ئینگلیزیش هاوشێوەی زمانەکانی تر کورتکردنەوەی زۆر بەخۆیەوە دەبینە باسمان کرد گوتمان they are from England and they are English واتە نەتەوە کەشمان گوت لێردا کۆمەڵێک وڵات و لەگەڵ نەتەوەکانیانمان خستۆتە country واتە وڵات nationality واتە نەتەوە بۆ نمونە ئینگلاند خەڵکی ئینگلاند ئینگلیش عادەتەن ئینگلیزن یعنی زۆرینەی ئینگلیزن کوردستان خەڵکی کوردستان کوردیش کوردن کوردیش بە واتای کورد خەڵکی تورکیا تورکی تورکیش ناشناڵیتیان تورکیشە تاوان لێردا شتێکمان دەکرێتە بەرچاو تۆ دەکرێت لە وڵاتێکی دیکەش بژی نەتەوەی سەردەستی ئەو وڵاتە نەبی یعنی زیاتر ئەو نەتەوانە زۆرجار لە پاسپۆرت توشتیەوە بەم شێوە دەنووسێت یعنی بۆ نمونە ئێمە لە عێراقیش بژین یان لە تورکیاش بژین ناشناڵیتی کوردیستان دەبێتە کوردیش یعنی بۆ نمونە ئیرانیش بەمان شێوە ئیرانمان هەیە دەکرێت تۆ بڵێ ئیرانیان واتە خەڵکی ئێران یان پێرژیان واتە فارس برازیلمان هەیە تۆ دەکرێت بڵێ برازیلیان واتە خەڵکی برازیل کۆریا وڵاتی کۆریا تۆ دەتوانین بڵێ کۆریان واتە خەڵکی کۆریا چاینا وڵاتی چاینا چاینیز واتە خەڵکی چاینا ئیجیپت واتە میسر ئیجیپشن واتە خەڵکی میسر بەم جۆرە وڵاتەکان و نەتەوەکانمان دەستنیشان کردووە هیوادارم لە بەریان کە لەم بابەتە چونکە گرنگە ئەمە دەربارەی وڵات و شوێنی ژیان و نەتەوەی هەر کەسێک بوو هیوادارم گرنگی پێ بدە question about someone پرسیارکردن دەربارەی کەسێک what is his name ناوی ئەو کوڕە چییە where is he from ئەو خەڵکی کوێیە what is his nationality نەتەوەکەی چ نەتەوەیەکە سیرکەن ئەگەر سەیری ستراکچەر سەیری بنیاد و دروستبوونی ئەو ڕستانە بکەن هەریەکەی پرسیارکردنە دەربارەی شتێکی جیاواز بەڵام هەمووی بە یەک شێوە دروست دەبن دەبێت لە سەرەتادا نیشانەی پرسیار هەبێ کردداری لاواز هەبێ بۆ ئەوەی دەربارەی شتێک بپرسی کە ئیس و ئاڕن ئزیان ئار هەبێ بە گوێرەی ئز ئار بە گوێرەی بکەرەکە دەبێ لەبەرەوەی هیسە یەک کەسە و یەک کوڕە ئێمە ئسمان بەکارهێنا
what is his name ناوی ئەو چییە کاتێک تۆ لە شوێن دەپرسی پرسیارکردن بۆ شوێن بە وێر دەست پێ دەکا وێرەکە دەگۆڕی where is he from ئەو خەڵکی کوێیە بۆچی لێرە هسمان بەکارهێناوە لە دووەمیان هیمان بەکارهێناوە لەبەر ئەوەی لە یەکەمدا لە هیچ نەیەم واتە ناوی ئەو شتێک هەیە ئەو خاوەندارەتی دەکە بەڵام لە دووەمدا دەبڵێن ئەو خەڵکی کوێیە باشە لە ئەو دەپرسین ها سیرکەن ناوی ئەو چییە جیاوازە لەگەڵ ئەو خەڵکی کوێیە کاتێک دەڵێن ئەو خەڵکی کوێیە ئەو وەکو سربەخۆ بەکار هاتوو بەڵام کاتێک دەڵێن ناوی ئەو یعنی دەبێتە دەرخەر و دەرخراو دەبێت شتێکی تر دەردەخات بۆیە هیچمان بەکارهێناوە what is his nationality ئەو چییە نەتەوەی ئەو چییە بۆ وەڵام من ناوێکم بەکارهێناوە his name is Raman ناوی کوڕەکەی خۆم بەکارهێناوە ناوی ئەو ڕامانە he's from کوردستان ئەو خەڵکی کوردستانە his nationality is Kurdish نەتەوەی ئەو کوردە هەر هەمان پرسیار کاتێک پرسیار لە کچێک دەکەین پرسیار لە دەربارەی کچێک دەکەین what is her name ناوی ئەو چییە ئەو کچە where is she from هاسەیرکەن بە هەمان شێوە لێرە هێر لێرە she where is she from ئەو کچە خەڵکی کوێیە what is her nationality هاسەیرکەن چونکی ناشناڵیتیەکە دەبێتە دەرخەر و دەرخراو دیسان بۆ تۆ هێر نەتەوەی ئەو چیە she is تارە ئەو ناوی تارە یان دەتوانین بڵێ her name is تارە ناوی ئەو تارە she is تارە ئەو تارە is from France تارە خەڵکی فەڕەنسایە she is French ئەو فەڕەنسیە بە هەمان شێوەی لە بابەتی پێشتر ئاماژەمان پێدا لێرەش دەتوانی کورتکردنەوە بکەی لە جیاتی بڵێ where is she from دەتوانین بڵێ where is she from she is from France بەم شێوەیە کورتکردنەوەکەشم خستوونەتە بەرچاو بۆ ئەوەی بەکاری بێن پرسیارکردن دەربارەی countries and cities country وتمان بە واتای وڵات city بە واتای شار بۆ کەسانەی نایزانن وڵات و شار where is Tokyo سیرکەن بە هەمان شێوە where نیشانەی پرس is کردداری لاواز تۆکیۆ ناوی شارێک تۆکیۆ لەکوێیە where is Tokyo Tokyo is in Japan تۆکیۆ لە ژاپۆنە it is in Japan واتە لە جیات ناوی تۆکیۆی دەتوانین ئتیش بەکار بێنین چونکە تۆکیۆ ناوی شارێکە بێگیانە نەنێرە نەمەیەت دەتوانین بڵێن تۆکیۆ لە ژاپۆنە it is in Japan where is Paris پاریس لەکوێیە Paris is in France پاریس لە فەڕەنسایە سەیرکەن where are Arbil and سلەیمانیە لەبەر ئەوەی دوو شارمان هەیە لێرە شاری هەولێر و سلێمانی لەکوێن ئەربیل ئان سلێمانیە ئەربیل و سلێمانی are in کوردستان ئەوان لە کوردستانن سیرکەن لێرە چونکە دوودانەیە بۆ تا ئار و بە هەمان شێوەی سەرەوە in کوردستان واتە لە کوردستانن لێرە بابەتی ڕاهێنانمان هەیە ڕاهێنان بە خۆتان بکەن لەسەر ئەم بابەتە what is her name is Sarah what is his name is John سیرکەن لە نمونەی یەکەمیان ئسمان بەکارهێناوە لە نمونەی دووەمیان ئێسم بۆ سوور کردوون بۆ ئەوی بزانن کە ئەوە کورت کراوەتەوە واتە ئسەکەمان تەنیا لە جار ئێسێکمان بەکارهێناوە کە لە زمانی ئینگلیزیدا زۆر ئەو بابەتە باوە where is she from ئەو خەڵکی کوێیە she is from the United States ئەو خەڵکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە بۆ کوڕەکە پرسیمانە where is he from ئەدی ئەو کوڕە خەڵکی کوێیە he's from the US too ئەو خەڵکی the US the US واتە the United States هەمان ناوە تومان لە دوایی بەکارهێناوە لە کۆتایی ڕستەکەدا واتە ئەویش بە هەمان شێوە هەروەها
خەڵکی United States واتە بۆ شتێک کە دووبارە بێت دەتوانی لە کۆتاییدا تو بەکاربێنی و ئەگەر بەکاریشی نێنی لە حاڵەتی لە لێڤڵی ئێستا ئینگلیزیداندا ینی ئاساییە بەڵام لە لێڤڵەکانی پێشەوەدا وا باشتەوە گونجاوترە بەکاری بێنی و لە ئێستاەوە خۆشتان فێرکەن شتێکی باشە واتە زانیاریەکمان هەیە بۆ نمونە بە کوردی دەڵێ من خەڵکی هەولێرم کەسێکی تر دەڵێ منیش خەڵکی هەولێرم منیش ئیش ئەو تو دەبێتە تو لە زمانی ئینگلیزی واتە ئەگەر ئەو دەڵێ she is from the United States واتە ئەو کچە لە خەڵکی ئەمریکا is from the United States too ئەو کوڕەش خەڵکی ئەمریکا ئەو کوڕەش ئەو ئیش ئەش دەبێتە تو what is her nationality ئایا نەتەوەی کچەکە چییە سارا is American سارا ئەمریکیە what is his nationality ئایا نەتەوەی ئەو کوڕە چییە با لە ئەمریکاش بژە مەرزوی ئەمریکی بێ هیز کوردیش ئەو کوردە سیرکەن ئێسەکەم دیسان بۆ سوورکردون ئەو ئێسا لە جیار ئێستا کورد کراوەتەوە new vocabularies ئەو ینی main vocabularies واتە وشە نوێ سەرەکیەکانی کە لەم شیکردنەوەی ئەمڕۆماندا خزمانە پێچاو country وڵات city شار nationality نەتەوە to هەروەها ئەویش هەروەها in واتە لە ناو ئەم ڕاهێنانەشم بۆ ئێوە داناوە answer these questions in a comment واتە وەڵامی ئەو پرسیارانە لە کۆمنت بدەوە what is your name ناوی تۆ چییە where are you from تۆ لەکوێ دەژیت خەڵکی کوێیت what is your nationality نەتەوەی تۆ چییە هەروەها ڕاهێنانێکی تریشم بۆ داناون لە کۆمنت تکە ڕاهێنانەکان هەل بکەن answer these questions in a comment وەڵامی ئەم پرسیارانە بدەوە بێگاندنە کامیان لەگەڵ کامیان دێت دانەیەکیان هەل کراوە تکە ئەمانەش هەر لە کۆمنت وەڵام بدەنەوە ئەگەر هەڵەیەکە بێت خۆم ئەگەدارتان دەکەمەوە لە کۆتاییدا خۆشحاڵم بە سەرنج و تێبینەکانتان تکە هەر کەسێک ڕاهێنانەکان لە کۆمنت بنووسێت و ئەگەر هەڵی تێدا بێت بۆتان ڕاست دەکەمەوە خۆڕاهێنان و پراکتیزەکردن سوودی زۆری بۆتان هەیە هیوادارم بەردەوام بن تەنیا سیرکردنی ڤیدیۆکان بەس نییە دەبێت پراکتیسیشی بکەن و ڕاهێنانەکانیش هەل بکەن بۆ ئەوەی بتوان ئاستەکانتان خێراتر و باشتر بەرەوە پێشەوە بەرن بە هیوای ڕۆژێکی خۆش دەم باش